بۆچی هونەرمەند شاباز زەمانی دەستگیر کراوە؟ بۆ چەند خێزانێک سکاڵایان لەسەر تۆمار کردووە؟ چی کردووە بەرامبەر بە کچەکانیان؟ ئێمە پێتان دەڵێین ئێستا مافیا کارتۆنیەکە دەستگیر کراوە. لەم مەملەکەتە هەموو شت بێسەر و بەر بووە و هونەریش وەک هەموو شتەکانی تر بەرەو گڵاوبوون چووە، بەڵام ئاسایشی سلێمانی ستۆپی بەم بێسەر و بەریەی شاباز زەمانی کرد و مافیا کارتۆنیەکەی دەستگیر کرد. ئەم زاتە سەرەتا لە هونەرێکی سادە و خوێندنی قورئانی پیرۆزەوە دەستی پێکرد و هەموو دڵخۆش بوون بە هاتنی هونەرمەندێکی تر بۆ ناو مێژووە پڕ شانازیەکەی هونەری کوردی. بەڵام ڕۆژ بە ڕۆژ و لەگەڵ بەناوبانگبوونیدا لووتبەرزی و خۆبەشتزانی گرتیەوە تا ئەو کاتەی خۆی بە مافیا ناو دەبرد و هەڕەشەی دەکرد. ڕۆژێک پاسەوانەکانی لە لایڤ میوزیکەکاندا پەلاماری خەڵک و موبایلەکانیان دەدا و ڕۆژێک تەقەیان لەوانە دەکرد کە بێزاریان دەکرد. دوجار مافیا کارتۆنیەکە بە تۆمەتی لێخوڕینی ئۆتۆمبیل بە ژمارەی ساختە و هەڵگرتنی چەکی بێمۆڵەت دەستگیر کرا. مافیا زەمانیەکە جگەل لەو تاوانانە چەندین تۆمەتی تری ئاڕاستە کراوە، لەوانە هەڵکوتانە سەرماڵی خەڵک و هەڕەشەکردن و تەنانەت وەرگرتنی پارە لە کچان. ئێستا مافیا زەمانیەکە لە ئاسایشی سلێمانی زیندانیە و چاوەڕێی دادوەر و لێپرسینەوە و ڕەحمی ئەو کەسانە دەکات کە سکاڵایان لێ کردووە.